با لە ئەزمموی پۆلی 12دا پەپولەی تۆ ببێ بەسەرکردەی ئارامی. با لە ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکاندا ئەزیزی تۆ ببێ بە نمونەی ئازایەتی. با لە کاتی خوێندندا قوتابی تۆ بگاتە ئەو پەڕی ڕەزامەندی. بەشدار بن لەگەڵمان بۆ خۆلی داهاتووی ئارامی و توانەسازی قوتابیانی پۆلی 11 و 12. لەگەڵمان خەوتان ڕێک دەخەن، یادگەتان بەهێز دەکەن و لە کاتی خوێندن بۆ تاقیکردنەوەکان ئارامیتان دووپات دەکەنەوە. When confidence meets preparation, success feels effortless. Confidence isn't arrogance, it's believing in your effort, even when others are unsure.